بێگومان کارەساتێکی گەورە بوو، کارەساتێکی زۆر گەورە بوو. کیمیابارانی هەڵەبجە شەهید بوونی زیاتر لە 5,000 هاوڵاتی و برینداربوونی هەزارانی دیکە، وێرانبوونی شارێک لە ساڵی 1988. ڕژێمی بەعس ڕژێمێکی درڕندە بوو. هەر ئایدۆلۆجیای بەعس ئایدۆلۆجیایەکی فاشستی بوو، لێی چاوەڕوان دەکرا. ئیتر بارودۆخەکەش ئالۆز بوو. شەڕی عێراق و ئێران لە گۆڕێ بوو. کۆڵی دڵی خۆیان بە میلەتی کورد هەڵڕشت. یعنی ئەو ڕژێمە درڕندەیە ئەوان شەڕیان لەگەڵ ئێران بوو. شارێکی وەکو شاری هەڵەبجە بە هەزاران هاونیشتمانی سڤیل لەو شارە دەژیان. ئیتر ئەو تاوانە بەرامبەر ئەو هەزارەها خەڵکە سڤیلە ئەنجامدرا. لەبەر ئەوە تاوانێکی گەورە بوو، ویژدانی مرۆڤایەتی هەژاند. و پەیامی ئێمە وەکو هاوڵاتیەک، وەکو مامۆستایەک لەم ڕۆژەدا ئەوەی ئێمە ئەو تاوانە هەرگیز لەبیر ناکەین. لەو ڕۆژەدا سەری ڕێز و نەوازش لە بۆ هەموو شەهیدانی هەڵەبجەدا دەنوێنین. بێگومان ئەوانە هەمویان شەهیدی بێتاوان بوون، شەهیدی نەمرن. لە دڵی میلەتەکەیاندا بە زیندوی دەمێننەوە، لە دڵی خەڵکی شارەکەیاندا. و لەم ڕۆژەدا ئێمە پەیامێکی دیکەشمان لە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە کەوا بایەخی زیاتر بە شاری هەڵەبجە بدەن، بایەخی زیاتر بە ئاودانکردنەوەی کوردستان بدەن. قەرەبووی پێویست بەداخەوە تاکو ئێستا هەروەکو دەبیستین بەشێک لە بریندارانی هەڵەبجە تاکو ئێستا دوایی ئەوەندە ساڵە هێشتا هەر دەناڵێنن بەدەست برینداریان. دەبوو زوو چارەسەر بکرێن، دەبوو ڕەوانەی دەرەوە بکرێن، دەبوو خەڵکی هەڵەبجە زۆر قەرەبوو بکرێتەوە. شاری هەڵەبجە ئێستا یەکێک وایە لە شارە هەرە جوانەکانی دنیا. تاکو دانیشتوانی هەڵەبجە ئەوانەی هەموو کە سوکاریان شەهید بووینە بکەوتبانە دۆخێکی دیکە کەمێک ئەو ئازار و ئەو کارەساتیان لەبیر چووبایەوە. هیوادارین لە ئایندا ئاوری پێویست لە شاری هەڵەبجە و لە دانیشتوانی هەڵەبجە و لە کەسوکاری شەهیدان بە تایبەتی بدرێتەوە.